پزیشکانی نیشتەجێی خولاو هاوشێوەی بەشێک لە فەرمانبەرانی بەڕێبەراتیەکانی دیکەی سلێمانی لە بەرامبەر دواکەوتنی موچە خۆپشاندان و بایکۆتیان دەست پێ کرد. داواکاری ئەوان پێدانی هەردوو موچەی مانگەکانی 6 و 7 بەسەر یەکەوە بە پێچەوانەوە دەڵێن درێژە بە بایکۆت دەدەن. لەم کاتەیە بەتایبەت ئێستا تەنیا لە ناو شاری سلێمانی و چواردەورێتی تەنیا پزیشکانی نیشتەجێی خولا و پزیشکانی پایابوونگیتانە لەگەڵ شارەکانی تر بۆی کە مەسەڵەن یەکدەنگ بن بۆی کە شارەکان زیاتر بکەن لە حکوومەت. ئەویان نوێنەرەکان خەریکی کۆکردنەوەی هاودەنگین لە نێوان شارەکانی تر وش هەم هەولێر و سلێمان هەم هەولێر و دهۆکیش چاوەڕێی ئەوین. ئەگەر ئەو داواکاریانەی هەتانە بۆتان جێبەجێ نەکرێت ئێوە هیچ هەڵوێستی ترتان هەیە؟ طبعاً ئەوان نوێنەرەکان زیاتر باشتر ئەزان و هەڵوێستەکان و پلانەکان دانراوە یەک بە دوای یەکات چی بکرێت و چی نەکرێت. بەڵام لە هەموو حاڵەتێکە بایکۆتکردن لە زۆربەی حاڵەتەکانە باشترین چارەسەرە لەم بابەتانەیە. بەڵێ بەتەمای ئەوەی لەمڕۆوە هەموو شوێنەکان چۆڵ کراوە بە خەستەخانەی شاریشەوە جا ئەگەر شتەکانی کە خۆمان دامانەوە بۆمان جێبەجێ نەکرێت بەتەمای ئەوانی دەروی شاریش شکاوانی دەروی شارەکە کەتانێ بۆتان جێبەجێ بکرێت. وڵا ڕێک یەکەم ئەوەیە ڕێکەت ڕێ بکرێت یعنی مەعاشی تر لە کاتی خۆیان بدرێت ئەم تەخیری تێ نەکەوێت بە هیچ شێوەیەک مەعاش مانگی 6 و مانگی 7مان پێ بدرێت نەکێک مەعاشمان پێ بدرێت و بڵێن کاکە خوا حافیز. گفتان بۆ دروست ناکرێت بایکۆتان کردووە؟ ئەکید ئەکرێت ئەکید بەڵام ئێمە پشمان بەوە قایمەکە هەمومان بەتەماین بە یەکەوە بایکۆتکەین و ئەو کاتە عقوبە و شت قورسترە بێت. ئەوان لە نەخۆشخانەکانی سەنتەری شار و دەرەوەی شار دەوام دەکەن دەڵێن لە بەرامبەر ئەرکە زۆرەکانیان مافەکانیان خوراوە و دەبێت بۆیان بگەڕێنرێتەوە. داواکاریەکەمان ئەوەیە کە موچەی مانگی 6 و 7 بگرین و هەروەها مانگەکانی دابش لە کاتی خۆیان بەبێ تاخیربوون موچەکانمان لە کاتی خۆیان بۆ دابش بکرێت و وەری بگرین. بەڵێ وەڵام وەکو پزیشکانی نیشتەجێی خولا بە ماوەی 2 مانگە داوامان کردووە لەبەر ڕاچاوکردنی بارودۆخی خەڵکی هێشار داوامی خۆمان کردووە بەپێ ئەوەی هیچ شوێنێ بەجێ بێڵین بەڵامی تر مدەیەکی زۆری بەسەر ڕۆیشتووی تر پێویستە داوای ڕای مافی خۆمانکەین گەیتر ناکرێت بێ بەرامبەر ئەو کارە بکەین چکەی تر مافی خۆمان و ناکرێت بۆ ڕادێر بێدەنگ بین. تا ئێستا لە سلێمانی بەڕێوەبەراتیەکانی شارەوانی و فەرمانگەی ئاوی سەرچنار و کشتتوکاڵ و کارەبا و فەرمانگەی ژینگەش بایکۆتیان کردووە. فەرمانبەران هاواریان لێ هەڵسا و دەڵێن چیتر ئامادەنین بێ موچە دەوام بکەن و ژیان و گوزارانیان لە دۆخێکی خراپدایە. ڕامیا عوسمان کەناڵی پێیان سلێمانی.